لە بەرنامەیەم ڕێگەلی کوردستان ئەوسڵایەمەتان لێ بێتم کاتەوە و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرمابن و سوود لەو بڕگۆ بابەتانە ببینن کامڕۆ بۆمان ئامادە کردوون. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا هەروەک هەمیشە چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لاوەرزی نوێی چالاکیەکانی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی دەکەین. کار ڕۆشنبیری مناڵانی سلێمانی سەر بە بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیە هەر لە سەرەتای دەست بەکاربوونیانەوە هەتا ئێستا بەردەوام چالاکیان هەبووە بەردەوام لە خزمەتی منداڵاندا بوون. لە ماوەی ڕابردوودا چالاکیەکی گەوریان هەبوو چالاکیەکی فراوانیان هەبوو لە پارکی ئازادی بە هەماهەنگیان بڵێ ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بە هەماهەنگی بەڕێبەراتی تەندروستی بەڕێبەراتی پەروەردەی سلێمانی بەڕێبەراتی ژینگەی سلێمانی کە ئەم چالاکیان ئەنجامدا بە ئامانجی ئاشناکردنی گرنگی هەرێک لەم سێکتەرانە بۆ منداڵان. و لەگەڵ ئەوەشدا لەگەڵ هاتنی پشی هاوین و پشی خوێندندا چەندین خولی جۆرە و جۆر دەکەنەوە بۆ منداڵان کە دواتر لە درێژەی پرۆگرامەکەدا باز لە خولەکان دەکەین باز لە جۆری خولەکان دەکەین هەڵبەت خولەکان خولی زمانی تێدا خولە پیشیەکانی تێدا خولی میوزیک و وێنەکێشان دواتر باسێکین کە بزانین خولەکان چین و لەکوێ خولەکان دەکرێتەوە. و ئەم ڕۆژ چالاکیەکان هەیە کە چالاکیەکان لە ژێر ناونیشانی خەڵاتی ڕێز و وەفایە کە خەڵاتی ڕێزێنانیان دەبەخشن بە 5 لە کارمەندەکانیان کە خانەنشین دەبن کە ئاهەنگێکی بچکۆلەیان بۆ ساز کردوون و کە دواتر لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین و میوانمان دەبێت هاوڕێ ڕەشید کە بەڕێزیان لێپرسراوی چالاکیەکانی ڕۆشنبیری و مناڵانی سلێمانین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵی مەدا ئامادەی و ڕاستەوخۆ دەستەکەین بە گفتوگۆکردنی بابەتەکە کاک هاوڕێ سڵاوت لێبێت و بەیانیت باش. سپاس بۆم دەرفەتە پێم خۆشە لە کۆتا چالاکیەوە دەست پێ بکەین یان لە چالاکیەکەی ئەمڕۆتانەوە دەست پێ بکەین ئەو ئاهەنگە بچووکەی کە هەتانە ئامانجدان لە گێڕانی ئەم ئاهەنگە و ئەم چالاکی و بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بۆ ئەو کارمەندانەی کە خانەنشین دەبن چه ئامانجێکتان هەیە و لەگەڵ ئەوەشدا کێن ئەو کەسانە کە ئەمڕۆ ئامادە دەبن لەو چالاکیەدا. زۆر سپاس بەیانی بیسەران و بینەرانی گەلی کوردستانی خۆشەویست باش سپاس بۆ ئەم تەوەرە سپاس بۆ ئەم بەرنامەیە ئێمە وەکو ڕۆشنبیری مناڵانی سلێمانی یەکەم شت ئەوەی کە جوابی پرسیاری یەکەمت بەمەوە ئەمڕۆ لە ناو فەرمانگەکەی خۆمان لە ناو ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی کاک دکتۆر موحسین کاک حەمە کوردۆ ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری ڕۆشنبیری مناڵانی سلێمانی خەڵاتی ڕێز وەفامان داناوە بۆ ئەو کارمەندانی کە خانەنشین ئەبن لە فەرمانگەکەمان دیارە ئەم ساڵ 5 لە خۆشەویستەکانمان لە هاوڕێکانمان خانەنشین ئەبن کە ئێستا پێویست ناکە ناویان بێنە ئێمە خەڵاتێکمان ئامادە کردووە وەکو خەڵاتی ڕێز وەفا و ئاهەنگێکی پچکۆلەمان ساز کردووە بۆ ئەوەی هەم ڕێز بگرین لەو خزمەتەی کە کردویانە هەم وەفایەکیش دەربڕین بۆ ئەوەی کە ئەوان لای ئێمە بوون و بەشێک لە ئێمە بوون دیارە ئەمڕۆوان خانەنشین ئەبن لای ئێمە نامێنن بەڵام بە بەردەوام لەگەڵ ئێمەیان بەڵام ئەو کارانی کە لە ڕابردووە کردوانە پشت و پەنامانن بۆ ئەوەی وەکو قوتابخانەیە دەرسیان لێوەرگرین هەمیشە هاوڕێمانە بن و فەرمانگەکەمان هەمیشە ماڵی خۆیانە بەڵام ئەوەیە لە ئەرکەکەیان دوورەکەونەوە. کاک هاوڕێمە بۆ یەکەم جارێکە ئاوا چالاکیان ئاهەنگی تایبەتان هەبێ بۆ کارمەندان کە خانەنشینە بن و خەڵاتی ڕێزەنانیان بنێ یاخود لە ڕابردووشتا هاتان بووە؟ پێشتر هەبووە مەسەلەن پێش وەسعی کۆرۆنا هەبووە احتیادی مەسەلەن ڕێزلێنانێکی چۆنەڵی سادەتر لەوەی ئەمڕۆ بەڵام ئەمڕۆ لە ناو قاعەیەکی گەورەیە ئیکەین ڕێزلێنانی تایبەتمان حازر کردووە کە هەرێکان وێنەی خۆی لەسەر ڕێزلێنانەکە هەیە ژیان نامەکەیان ئەخوێندرێتەوە بەڕێوەبەری گشتی لێرەیە شیرینیمان داناوە گۆرانی حازر کراوە موزیک حازر کراوە ئەتوانم بڵێم لەو ئەزمونەی من
تقریبا حەوت ساڵە لەم فەرمانگەیەم یەکەم جارەشتی لەو بابەتە بکرێ بەو شێوەیە پێشتر کراوە بەڵام بەم جۆرەی ئەمڕۆنا. بەڵێ ماندوونە بن کاکاوڕێ بینە سەر وەرزی نوێی کارکردنتان کاکاوڕێ لا وەرزی نوێی ڕۆشنبیری مناڵانی سلێمانیدا چی لە بەرنامەتانە هەیە کە لە وەرزی نوێدا کاری لەسەر بکەن و چالاکیەکانتان زیاتر لە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ زۆر سپاس جار چی نییە بەس هیوادارم کە قەیرانی داراییمان نەبێ هیوادارم کە پشتمان هەبێ پاڵپشتمان هەبێ بۆی توانین ئەو بیرۆکانەی هەمانە بۆ خزمەتکردنی پەروەردە و ڕۆشنبیری مناڵان هیچ نەبێ لە شارەکەی خۆمان چێبەچێ بکەین. بیرۆکەی زۆرمان هەیە و خستومان سەر کاغەز حازرمان کردووە نردومانەوە بەڕێوەبەری گشتی بۆ ئەوەی ئیشی لەسەر بکەین ئێمە بێ وەکو چی بۆ نمونە بیرۆکەکان چین کاکاوڕێ؟ بەڵێ بیرۆکە یەکەممان ئێمە 2 مانگ و نیو بۆ 3 مانگمان لەبەر دەستایە هەتا مانگینەوە کە پشووی هاوینە لەم پشووی هاوینەیە بتوانین خزمەت بە ئەو قوتابیانە بکەین کە مەسەلەن لە قوتابخانەدا بڕاون لە ماڵەوە زۆر خەریک نەبن بە یاری ئەلکترۆنەکانەوەیان چۆن ئەڵێ نەچن بۆ نمونە ئێستا هین خول هەیە بەس بە پارەیە ئێمە وەکو ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کاتێک ئامانەی خولێ بکەینەوە دیارە ئێمە فەرمانگەیەکی حکومین بێ بەرامبەر خولەکەکەینەوە 6 خولمان حازر کردووە کە بیکەینەوە بەداخەوە درەنگە وایە ئێستا ئێمە دەست بەکار بووینە بەڵام ئێمە هەتاکو وەڵام وەرنەگرینەوە ئەو کتابی ئینێرین ئیداریە ناتوانین دەست بکەین بە ئیشەکە هیوادارم کە هاوکاریمان بکەن توانین خولەکانیشمان هەمووی لە خزمەتی پەروەردە و ڕۆشنبیری مناڵانە و ئەم 2 مانگە و چۆن ئەڵێ کە ناچنە قوتابخانە چێژێک لەو پشووە وەرەگرن کە لە قوتابخانە وەریان گرتووە. بەڵێ خولەکان زیاتر چی و چین خولی زمانن یا خولی پیشەیە میوزیک و گۆرانین یا زیاتر چین کاکاوڕێن؟ خول زۆرە کە بیری لێ بکەینەوە بۆ ئەوەی بۆ بداڵان بەڵام ئەوەی کە سەرێکی بێ تۆ ئەبێ بە دوای ئەخولەیە بگەڕێ کە فێرخواست حەزی لێ بێ بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئێستا ئەولیاتماناوە بە خولی وەرزشی کە ئەڵین وەرزش مەسەلەن تۆپی پێبالەیە شەتڕەنجە زۆر بابیترە لە خولی وەرزشیە ئەمە خولی وەرزشیمانداناوە خولی ئیشی دەستمانداناوە کە مناڵ یەت بۆ ئێرە لێرە چەند مامۆستایەکی بەڕێزمان هەیە چۆن مەسەلەن بەدەست شت دروستکان مەسەلەن لە ئەو مادانەی کە بەکار هاتوون بۆ نمونە لە دەبەی پلاستیکیەوە لە هەر شتێکی تر کاغەسەوە بتوانن ئیشی دەست شتی لێ دروستکەن لە مەسەلەن لە چیلکەی ئەم چیلکە بچووکەکان هەیە تر ئیشی دەستمانەیە ئەمە دوو بابێکی ترمانەیە کە وێنەکێشان مناڵ زۆر حەزی لە وێنەکێشانە مامۆستای زۆر تایبەتمان هەیە خولی وێنەکێشانمان هەیە مەسەلەن فەرمانگەکەمان هەر 4 دەوری باخە جوانە لە ناو سروشتا وێنە بکێشن ئیتر وێنەی دار و درەخت بێیان ئەو بیرۆکەی کە مناڵ خۆی هەیەی مەسەلەن حەزی لە چیا وێنەی ئەوە بکێشێ مامۆستاکە شاوکاریە بێ خولی گۆرانی موزیکمان هەیە کە ناڵێم 100% فێری موزیک ئەبێت چکە کاتەکە کەمە چکە ئەو ئەچیزەیە کە پێویستە لە بەردەست نییە خولی موزیکمان هەیە هەم مناڵەکە ئاشنای موزیک ئەبێ کە موزیک چییە و هەمیش هەوڵ ئەدەین لە ڕێگەیەوە ئەو بەهرەی کە لەو مناڵەیە وەکو ژەنینی هەر ئامێرێک یان مەسەلەن دەنگخۆشێک ئەو بەهرەیتیا بدۆزینەوە و هەوڵ بین برەوی پێبین لەگەڵ کە سوکاری قسە بکەین ئەمە بابێکی لە بابێکتر خولی خەیاتیمان هەیە ئەوە تەمەەن بۆ ئەوانە کە تەمەنیان لە سەر و 10 ساڵەوەی حەزیان لە خەیاتیە ئەو خولەشمان داناوە ئیتر ئەگەر بیرم نەچوو بێ خولی وەرزشیەکەم باس کرد ئەو 5-6 خولەمان هەیە باشە کاکە هاوڕێ بە پێی قسەکانی جەناب تا بێ پێم وا بێ خولەکە لەناو فەرمانگەکەی لای خۆتان ناکرێتەوەێ ئایا هەر تەنها لەناو فەرمانگەکە بێ یاخود ئەبرێتە گەڕەکەکانیش و لە خوێندنگەکان ناکرێتەوە؟ سوپاس بۆ ئەم پرسیارە بەڕاستی خۆم بیرم نەبوو ئێمە یەکلایمان نەکردوێتەوە بە حکمی چی یەکلایمان نەکردوێتەوە ئێمە چۆنەڵێ ئەو ئەجندایی کە نووسیمانە نردومانە کە جوابمان بێتەوە ئەگەر خولەکان لە دەرەوەی فەرمانگە بکەینەوە بودجێ ئەوێ چونکە فەرمانبەری ئێرە هاتوچۆی پێویستە مەسەلەن ئەو شوێنەی کە بۆ یەچین لەوانەیە پێویستی بە ئیمکانەتێکە بێ خواردنی پێویستە ئەو فەرمانبەرە ئەمە بابێکە کە بیرۆکەیەکە لە 6 قوتابخانە لە گەڕەکە شعبیەکان بۆ نمونە کارێزەوشک مەجیباک گەڕەکی خەبات گەڕەکی
قەرگا لەمانە قوتابخانەیە هەڵبژێرین بە هەماهنگی لەگەڵ پەروەردەی سلێمانی بۆی نەبێت سەر ئەو فێرخواسە بێ بە قوتابخانەکە لەوێ خولەکە بڵێتەوە ئەگەر ئیمکانێتەکەمان بۆ سەرف کرێ لە حاڵەتێکە ئەگەر نەتواندرا ئیمکانێت سەرف کرێ مەسەلەن ئەو بودجەی داوامان کردووە ئێمە ناچارە بین خولەکە لەناو فەرمانگەی خۆمان بکەینەوە ئەگەر هەر نەبێ کۆمەڵێک فێرخوازی ئەم دەوروبەرە سوودمەند بێ ئەوەی پێخۆشە لە دووریشەوە هاتوچەوی بە ئاسان بێ بۆ ئێرە ئێمە لە خزمەتیان نابین یعنی ئێستا یەکلایی نەبووەتەوە ئەخۆ لە قوتابخانەکان خولەکان بکەینەوەیان لە ناو فەرمانگە هیوادارم کە بڕۆینە دەرەوەی فەرمانگە بۆی زۆرترین فێرخواز سوودمەند بێت. بڵێ کا کاوڕێ ئەو خولانەی کە ئێوە ئەیکەنەوە ئایا لەسەر خواستی منداڵان و یاخوبڵی دایکان و باوکانە یان ئەوە تا بەپی پلان و بەرنامەی ساڵانی خۆتان ئەم خولانەکەنەوە؟ تەمان هەروەکو لە سەرەتایە باسم کرد ئەبێ ئەمە گرنگی بۆ خولانە بین کە مناڵ حەزی لێیە بەڕاستی باسی دایک و باوکی شت کردەوە تەوەرێکی زۆر گرنگەکە بۆ نمونە دایکێک یان باوکێک بە مناڵەکە ئێوەڵەیە بێ بچیتە خۆلی ئینگلیسی ئەم مناڵە هیلاکە لە ڕووی خوێندنەوە پشوویەکی هەیە کە پێڵێن پشووی سەری ساڵ پێویستە چێژ لەم پشووە وەرگێت تۆ ئەگەر بڵێ بڕۆ بۆ خۆلی ئینگلیسی ئەو مناڵە خواستی خۆی نەبێ بە دڵنیاییەوە بەس هیلاکبوونەکەی بۆ ئەمێنێتەوە هیچ چێژی لێ نابینێ ئێمە بێ ببین بە هاوڕێ لەگەڵ مناڵەکانمانە هەر لە تەمەنی ڕاوزەوە نەک قوتابخانە بزانین ئەم مناڵەی ئێمە حەزی لە چییە ئاوات و خولیای چییە لە چییە ئەتوانێ بەتوانابێ مەسەن وێنە چێشێکی باشە حەزی لە مۆسیقایە حەزی لە گۆرانیە حەزی لە زمانە حەزی لە وەرزشە ئەگەر ئێمە ئەم بەهرەیەمان لەم مناڵی خۆمانە دۆزیەوە بە دڵنیاییەوە ئەو کاتە ڕێنماییەکەین بڕۆ بە ئۆخولە بەڵام ئەوە هەڵەیە تر بە زەخت ئەڕئینێریت بۆ خولێک ئەمە شتێکی باش نییە بەڕێی من ئەبێ بەخواستی مناڵەکە بێ مناڵەکە شەر نییە 100% خواستی بێ بەڵام مناڵەکە حەزی لێ بێ تۆ کاراسانی بۆی بکەی بۆی ئەو ئاوات و حەزەی خۆی بێنێتە دی دانی ئەگەر لە خواستی مناڵەکە بێ بە دڵنیایە و مناڵەکە سوودمەند دەبێ و سەرکەوتوشە بێ لەو خولە. بەڵێ کەواتە کاکاوڕێ ئێستا چالاکیەکانی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی زیاتر لەنەو شاری سلێمانی لە سنتەری شارا کۆبۆتەوە ئەی لە دەرەوەی سلێمانیان دەوروبەری سلێمانی ئایا هیچ جۆرە چالاکیەک ئەنجام نادەن یاخو لە ڕابردوودا چالاکیتان هەبووە؟ لە ڕابردووە هەبووە بەداخەوە قەیرانی دارایی هەموو سێکتەرەکانی هەڵوەشانەوە هەموو ئەو ئاوات و خولیایی کە مناڵ هەیەی کە تموحی ئێمە هەمانە کە ناتوانین جێبەجێکەین ئێمە پێشتر خانەمان هەبوو لە ناو هەموو گەڕەکەکان لە خەباتەمان بوو لە سەرچنار لە سلێمانی خانەی نەورۆسمان هەبوو خانەی دوکانمان هەبوو خانەی دەربەنی خانمان هەبوو خانەی ئەگەر هەڵە نەبم ڕانی و قەڵاتسێ هەموو خانەکانمان هەبوو بەڵام ئەم خانانە هەڵوەشایەوە بەهۆی زڕوفی داراییەوە ئێستا وابزانم دوکان یەک دەربەنی خان ئەمانە ماوە بەس ئەوانیش بچووک بوونەتەوە لە سلێمانی لە هەموو گەڕەکەکان ناڵێم هەموو گەڕەکان ببووە زیاتر لە دەگەڕەکی سلێمانی خانەمان هەبوو مناڵی ئەو گەڕەکە ئاهات سوودمەند دەبوو بەڵام ئێستا بووین بە لۆکاڵی شوێنێکمانەیە ناوی ڕۆشنبیری مناڵانی سلێمانیە لە گردە بڕاوەکە هەمومان لەوێ کۆبووینەتەوە بەداخەوە کە ناتوانین پەل بچێشین بۆ دوور وەکو باسیشم کرد ئەگەر هاوکارمان بڕۆینە قوتابخانەکان ئەوە بە دڵنیاییەوە خولەکان باشتر سوودی ئەبێ بۆ مناڵات. کاک هاوڕێ ئەڵێ ئێمە ئێستا بووینەتە لۆکاڵی لە ڕابردوودا بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بوو ئایا ئێستا هەروەکو بەڕێوەبەرەتی ماوەتەوە یاخود بووەتە بەشێک لە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی؟ بەڵێ ئەو قەیرانی داراییە وای کرد کە بەڕێوەبەرات ناوەکەمان لێ بسەنەوە بەڕێوەبەراتەکان هەمووی نەما تەنانەت لە هەولێریشەوە شتێک نییە بەس لە سلێمانی بەڕێوەبەراتەکان بوون بە بەش یعنی جاران بەڕێوەبەراتەکە زیاتر لە دەبەشی هەبوو کە خانەکان بوو ئێستا خانەکان نەما هاتە ناو بەڕێوەبەراتی بەڕێوەبەراتەکەشمان بوو بە بەش ئێستا ئەتوانین بڵێن بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی. بەڵێ باشە کاک هاوڕێ لە درێژەی کار و چالاکیەکانی ئێوە تایبەت بە منداڵان ئایا هیچ جۆرە چالاکیەکتان هەیە تایبەت بێ بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئیتر لە ڕابردووان جامتاندا بێت یاخود لە پلان و بەرنامەتانە هەبێت کە لە داهاتوان جامی بن؟
لەوانەیە لە ڕابردووە کرابێت من ئاگادار نیم بەڵام بە گۆڕینی بەڕێوەبەرەکەمان بەڕێوەبەرێکی نوێمان بۆ هاتووە پلانی تەمان هەر بەڕێوەبەرە پلانێکی نوێ هەیە ئەم زیاتر حەزەکان لەگەڵ ئەو سێکتەرەی کە بەڕێزت باسی کرد بەڕێز سێکتەری نابینایانمان هەیە کەمەندامانمان هەیە داونمان هەیە ئۆتیسمان هەیە پێی خۆشە لەگەڵ ئەم مناڵانە ئیش بکەین ئێمەش بە خۆشحاڵیەوە ئەوەی لە دەستمان بێ درێغی ناکەین ئەوەلیاتمان بەڵێ بۆ مناڵانە بەگشتی ئەوەلیاتی کارەکانمان بۆ مناڵانە بەگشتی بەڵام لەمەولا ئەڕۆین لەگەڵ نابینایەکان ئیشەکەین لەگەڵ مناڵانی داون لەگەڵ مناڵانی ئۆتیزم لەگەڵ کەم ئەندامەکان لەگەڵ ئەو مناڵانەی کە بە هەر جۆرێ لە جۆرەکان ئێستا لە چاکسازی دەورانی سلێمانین ئەمە ئامانجی پلانی داهاتوومانڵی ئیشیان لەگەڵێکڵی ئیشیان بۆکەین بۆ مانایی کە ئێوە چالاکیان بۆ ئەنجام دەدەن کە ئەوان سوودی لێ ببینین یا بۆ مانایی کە ئەو منداڵە خاوەن پێداویستێ تایبەتانە بەشداری چالاکیەکانی ئێوە بکەن. زۆر سپاس ئێمە تەمەەن لە ڕابردووە مانگی سێ بوو لە ڕۆژی ئۆتیزم ئاهەنگێکمان بۆ کردن ئەو مناڵانی خۆمانمان بەشداری بکرد بەڵام ئێمە ئامانجی ئێمە لەمەولا ئەوەیە مامۆستاکانمان بڕۆن بۆ ئەوێ مانگێک دوو مانگ لەوێ لەگەڵیانە هەڵسوکەوت بکەن هەر بە خودی ئەو مناڵانە چالاکیەکە بکەین یان ئەوان بێنین مەسەلەن ئاهەنگێکمان هەیە ئیشێکمان هەیە بەشدار بن لەگەڵمانە. ئێمە ئامانجمانەوەیە کە مناڵەکانی خۆیان ڕابێنین بۆی خۆیان چالێکەکە بکەن باشترە وەک لەوەی ئێمە بڕۆین چالاکیێکی خۆمانیان پێشکەشکەین بە دڵنیاییەوە ئەمانەوێت چالەکێکە بە خودی خۆیان بکەین خۆیان چالاک بن خۆیان بێنە ناو دنیای ڕۆشنبیری و هوەری مناڵانەوە. ئەگەر کەسێک لە دەرەوەی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کاکاوڕێ ئەگەر پرۆژەیەکی هەبێ کە ئەم پرۆژەیە خزمەتێکی زۆر بە منداڵان بگەێنێ بێتە لای ئێوە یاخود بڵێ پرۆژەکە بێنێتە لای ئێوە تا چەند هاوکاری ئەبن لە جێبەجێکردن و بەڕێکردنی ئەم پرۆژەیەدا. ئەگەر خۆشەویستیمان هەبێ بۆ مناڵان و بۆ پیشەکەمان و بۆ ڕۆشنبیری من ئێستا شتێکت پێڵم بەڕێزێک هات شانۆگەریەکی هەبوو پێویست ناکە ناوی بێنم هات بودجەیەکی زۆری پێویست بوو کە منم توانی مەسەلەن ئیشێک بکەم بە نیوەی ئەو بودجەیە وازم لە ئیشەکەی خۆمێناوتم ئیشەکەی تۆ ئەوەلیاتە لەبەرەوە ئیشەکەی جوان بوو لەبەرەوە ئیشەکەی تایبەت بوو کەسانی تری شاتون کە لێرەوە پێویست ناکە ناویان بێنم لە ڕۆشنبیری مناڵان دەرگای بۆ کردوونەتەوە و ئیشەکانی خۆی ئیشەکانی ئەوانی بە باشتر زانیەوە و هاوکاری کردوون و توێتی دەرگا کراوەیە مادام خزمەتی مناڵە گرنگ نییە فەرمانبەری ئێراییکە گرنگ ئەوەیە خزمەت بە مناڵەکە ئێمە هاوکاریمان کردەوە تەنانەت من خۆم ئاو ساردیم شربەتم گێڕاوە بەسەر مناڵەکانە خزمەتی ئەو مناڵانم کردووە کە لە دەرەوە هاتوون لێرە پرۆژەکەی خۆیان جێبەجێ کردووە لەبەرەوەی خزمەتی بە مناڵ کردووە بەڵێ دەرگامان کراوەیە بۆ هەموو پرۆژەیەکی خزمەتکردن بە هونەر و ڕۆشنبیری مناڵانی سلێمانی. باش کاکاوڕێ ڕێکخراوەکانی تایبەت بە مناڵان ئەوان تا چەند هاوکارن لەگەڵ ئێوە یاخود تا چەند هەماهەنگیتان هەیە و لەگەڵ ئەوەشدا کۆمپانیاکان یاخود کەرتی تایبەت سەرمایەداران ئەوان تا ئێستا هیچ هاوکاریکی ئێوەیان کردووە؟ پلانی تازەی ئەم ساڵی ئێمە ئەوەیە کە لەگەڵ هەموو ڕێکخراوە مناڵانەکان لەگەڵ کەرتی تایبەت هەماهەنگ بین بۆی بەیەکەوە ئیش بکەین ئێمە بەشێکمان داناوە بەشی عیلاقات بەشێکمان داناوە بەشی عیلاقات لەگەڵ ڕێکخراوە مناڵانەکان بەڵێ بەشی پەیوەندەکان عیلاقات ناوەکەم لێ تێکچوو ئەو بەشەمان داناوە کە پەیوەندی لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی مناڵان و لەگەڵ هەموو کەرتە تایبەتەکان هەبێ بۆ ئەوەی بتوانین ئیش بۆ مناڵان بکەین و خزمەتی مناڵان بکەین خۆشبەختانە ڕێکخراوەکانی CDO مناڵ پارێز ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستان کۆمەڵی ڕێکخراوی تر ئامادەن کە بەیەکەوە ئیشکەین هەر ئەم 1/6 لەگەڵ کەرتی تایبەت شاریاری سلێمانی ئاهەنگمان ساز کرد بۆ ڕۆژی جیهانی مناڵان و ئەتوانم بڵێم دیاری تایبەتیان بۆ مناڵەکانیش ئامادە کرد ئەوە جێگەی دەستخۆشیە یعنی چۆنەڵی هەماهەنگیمان هەیە لەگەڵ هەموو کەرتەکان و لەگەڵ
بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانیش. کاکە ڕێکاڵی هەماهەنگیمان هەیە لەگەڵ سەرجەم لە سێکتەرەکان و لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردەیە ئەمە وەکو بەڕێوەبەراتەکە هەماهەنگیتان هەیە بەڵام هەماهەنگیتان هەیە لەگەڵ مامۆستای هونەری خوێندنگەکان خۆیاندا بۆی کە هەماهەنگیەکی وا بێت کە ئاگاداری ئێوە بکرێتەوانێک کە چەند منداڵ لەو خوێندنگەیەدا بەهرەیان هەیە؟ بەڵێ ئێمە زیاتر لە 10 بۆ 20 قوتابخانە هەیە کە کۆنتاکتی تایبەتیمان هەیە مامۆستاکان بوون بە هاوڕێمان ینی چالاکیەک ناکەن بەبێ ئاگاداری ئێمە و ئێمە ئەچین لەگەڵیانە هاوکاریانە بین مەسەلەن کۆبوونەوەی دایک و باوکانیان هەیە ئێمە لێرە توێژەری تایبەتیمان هەیە کە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە دەروونناسی مناڵ ئەڕۆین لەوێ لە کۆبوونەوەی دایک و باوکەکانە سمیناریان بۆ ئەڵێنەوە بۆ قوتابیەکان بۆ کوڕان بۆ کچان بۆ دایکان بۆ باوکان بۆ مامۆستایان یا ئاهەنگی نەورۆزیان هەیە تەلەفۆنمان بۆکەن ئێمە بەشی موزیک ئەچێ لەوێ پرۆڤیان لەگەڵەکەین و ئاهەنگی نەورۆزیان بۆکەین لە ڕۆژی جلی کوردی لە ڕۆژی ئاڵا لە یادی سلێمانی یعنی چۆن هەماهەنگەکەمان بە جۆرێکە پێمان خۆشە لەگەڵ هەموو قوتابخانەکانە هەمان بێت بەپێی ئەو ئیمکانتی ئێمە هەمانە چکە ئێمە ناتوانین مەسەلەن فریای هەمووی بکەوین بەڵام ئەوەی کە بتوانین ئێمە هاوکاریانەکەین و ئێمە لە خزمەتیان نابین. زۆر سپاس کاک هاوڕێ ماندوومان کردی لە کاتمان گرتی ئەڵبەت مەشغوڵن ئیشتان هەیە ئەچن بەدەم چالاکیەکەوە زۆر سپاس بۆ هاوڕێ ڕەشید کە بەڕێزیان لە پرسای چالاکیەکانی ڕۆشنبیری مناڵانی سلێمانین و بەشێک ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادە بوون ئێستاش ڕاستەوخۆ چینە کۆیەوە چینە لای هاوکارمان کاروان نازم کە لەسەر پەتای سکچون و ڕشانەوە بۆمانە دوێک ئەڵبەتە ماوەیەکان پەتایە بڵاو بۆتەوە کە ڕێژەکە زۆرە یان بڵێ وردە ڕوو لە زیادبوون دەکا و بەپێی قسەی پزیشکان ئەڵێن ئەم پەتایی کە ئەم ساڵ هەیە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر زیاترە کە ئەگەری پەتا یان نەخۆشی کۆرۆنای لێ بکرێت کە هێشتا بە تەواوی پشتڕاست نەکراوەتەوە کاروان سڵاو لێبێت بەیانیت باش هیچ ئامارێک داتایەکت لایە کە ڕێژەی توشبووان بە پەتایی سکچون و ڕشانەوە چەندە و هەوڵەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی پەتایە چییە؟ سنوور سلااو لێبێت هەڵبەتە بڵاوبوونەوەی پەتایە تەنها شارێک یاخود شوێنێک نییە سەرجەم کوردستان ئەوەی لە شاری کوێژ بە هەمان شێو و ئامار و داتایانی کە هەیە ڕێژیشی هێزگار زۆرەکە پەتای سکسون و ڕشانەوە نەخۆشێکی زۆر ماوەی چەند ڕۆژێکە یعنی داخل دەکرێن لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید لە شاری کوێ من بۆ زانیاری زیاتر لەسەر بڵین هەم ئەو پێداویستیانێکە لە خۆشخانەکە یەک چونکە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کوێ سەر بە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر جاگلەی ئەوە هەیە کە پێداویستی و کەلوپەل و وەکەم کوڕی هەیە لەو ڕۆوە من ئێستا دەمێت بەڕێبەری کارجێڕی نەخۆشخانەکە ئەگەر لەگەڵ ما بێ کاک بڕیار ئەم کاتتان باش زۆر سپاس بم دەرفەتە پێمان بڵێن دۆخی بڵین هاوڵاتیان لەم شارەیە سەبارەت بە پەتای سکسون و ڕشانە و لە سێ ئاستێکدا بەیانی جەنابتان و بینەرانتان شاد بەداخەوە چەند ڕۆژێکە پەتای سوکچون و ڕشانەوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر بەربڵاوە دیارە ئێمەش وەکو لە نەخۆشخانەی فێرکاری شەهید دکتۆر خالید لە قەزای کۆیە بەدەرنی لەم حالەتە بەداخەوە چەند کەیسێکمان بۆ داخل بووە کاکەڕوانەی مەگەر ئامارێکتان بدەینێت لە ماوەی 48 سعاتی ڕابردوو زیاتر لە 68 کەیس بەست لەسەر ئەم زۆرە نەخۆشە داخل کراوە بەداخەوە بەڵام لەلایەن ستاف و کارمەندانی بەشی فریاکەوتن بە شێوازێکی باش پێشوازیان لێکراوە هەتا ئێستا دۆخەکە لە ژێر کۆنتترۆلێکی باشدایە دەستی ستاف و کارمەندانی نەخۆشخانەکەمان خۆش بێت زۆر زەرگ ینی گلەی ئەوە دەکرێت کە لە نەخۆشخانەکان چونکەرە بەڕێبەتی تەندروستیە ڕاستەخۆ سەر بە وەزارەتە یعنی لە ڕووی کەلوپەل و پێداویستی دەرمانەوە وەک پێویست هاوکاری ناکرێت ئێستا دۆخی نەخۆشخانەکە چۆنە؟ کاکەڕوان بۆ ئەم حالەتەی ئێستا کە بەربڵاوە سپاس بۆخوا بە هەوڵ و ماندووبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی بە هەوڵ و ماندووبوونی بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانە و ئێمە ڕۆژی چوارشەمەی ڕابردووش کۆبوونەوەیەکی چڕ و پڕکرا لەسەر ئەم بابەتە خۆتان نەزانین لە چوارشەمەی ڕابردووە بە شێوەیەکی بڵاوە لە هەرێمی کوردستان ئێستا دۆخەکە لە ژێر کۆنتترۆلی ئێمەدایە سپاس بۆخوا پێم بڵێن یعنی ئەو نەخۆشانی کە دێن هیچ سنتەری قەزای کۆیان یاخود لە دەوروبەری کۆیدا زۆربەی زۆریان سنتەری قەزای کۆی و هەر پێنج ناحیەکانی سەر بە قەزامان بەڵام چەند کەیسێکیش هاتووە لە سنووری قەزای دوکان چەند کەیسێک هاتووە تا ئێستا و لە سنووری ئیداری ڕاپەڕێنیش زیاتر لە 6 کەیس تاکو ئێستا هاتووە
باشە ئەگەر بینە سەر ئەوەی کە باس لەوە بکەین ئەو نەخۆشخانە دێنێرە چیان بۆ دەکرێت چارەسەریشی پێویستی سەرەتاییان بۆ دەکرێت سەرجەم ئەو نەخۆشانەکەدنی ئێروکانە لە بەشی فریاکەوتن دەخێوێندرێن خەواندنەکەشیان بە شێوەیەکی کاتیە بەڵام چارەسەر و پێداویستی پزیشکی تەواومان هەیە لە بەردەستا ئیشیان بۆ دەکرێتن بۆی کەیسەکان بکرێنەوە ستەیبڵ کەیس ئەو جا لەژێر چاودێری پزیشکەکان و لەژێر چاودێری کارمەندە بەڕێزەکان دوای چارەسەر وەرگرتن ڕەوانەی دەرەوە دەکرێت. چ بڕیارێکتان دەرکردو بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبووان لە قەزای کۆیە؟ دیارە ئەمە هەندێک بابەت هەیە لە ئەم حالەتە ئێمە ئاگدارین بەڕێز قایم قامی قەزای کوێش خۆی لە ڕێ لیژنە گەڕۆکەکانی سەربار بەڕێ قایم قامیەتەوە دیارە چرتر ئیش دەکەن لەسەر ئەم بابەتانە و لەگەر بەڕێوەبەرایەتی خۆپارێزیش ئێمە ئاگدارین پەیوەندیان کردووە جگەلەوەی کە خودی خۆی چەند پەیوەندێکی بە بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانەوە کردووە لە ئەم دۆخە لە هەموو لایەنەکان ڕێ و شوێن کراوەتە بەربەوەی ئەم حالەتە بەربڵاو نەکرێتن و هەموو شێوازێک لەژێر کۆنتترۆل بێتن بۆ نەمانی ئەم پەتەیە. لە 48 کاتژمێری ڕابردوو چەند نەخۆشە بوو؟ 68 نەخۆش بە تۆمار کراوە لای ئێمە جگە لە نەخۆشخانەی 24 ساعتی ناحیەی تەختاق. هیچ نەخۆشەکەیەکە لە بەشە فریاکە لە ئێستادا دوو کەیسمان هەبوو سپاس بۆخوا چەند دقەیەک دەبی ئێستا دەرچووینە دەرەوە ئەم نەخۆش هەر بەردەوامی هەیە لە شتورەکە. بەڵێ بە تایبەت من ڕێنماییە بۆ دایک و باوکانی ئازیز هاونیشتەوانیانی بەڕێز زیاتر چاودێری منداڵەکانیان بکەن لەم دۆخەی ئێستا لەگەر هابوونی هەر حالەتێکەوە بە پەلە منداڵەکانیان بگەێنە نەخۆشخانە پێش حالەتی وشک بوونەوە. سپاسەکەم زۆر بەڕێزکاک بەڕێزمان بۆ ئەم دیدار و دەرفەتە بە بەڵێ چنوور ئەمە قسەکانی بەڕێوەبەری کارژێڕی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید بوو واسی لەوە کرد کە لە ماوەی 48 کاتژمێری ڕابردووە 60 کەیسیان هەبووە دوو کەیسیان هەبوو ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە لەگەڵ ئەوەشدا بەڕێوەبەری تەندروستی کۆیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبووان چەند بڕیارێکی دەرکردووە لە چێشتخانە و خواردنگاکانی سەنتەری قەزای کۆیە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان کاروان نازم کە بەشێکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ئێمە دامادەبێت سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت کە تایبەت بە پەتای سکچوون ڕۆژانەوە بۆ ئێمە دووان. ئەمڕۆ کە یەکێک لە چالاکیەکانی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بوو بە 5 کارمەندیان کە خانەنشین دەکران هەر لە چوارچەوەی بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەسانی کە خزمەتێکی زۆریان لە هەر بوارێکدا کردبێت لە ماوەی ڕابردوودا خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بە مامۆستا پەیمان بەڕێوەبەری خوێندنگەی شیرینی کچان کە هەڵبەتە خزمەتێکی زۆری لە بواری پەروەردە و لە کەرتی پەروەردەدا کردووە کە ئەمەش گرنگێکی زۆری هەیە خۆت گرنگە بۆ هەر کەسێک کە لە هەر بوارێکە خزمەتێکی زۆری کردبێت خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشێکە نەک ئەوەی کە لە دوای نەمانی خۆی گرنگی پێ بدریان باز بکرێ خۆ پارک و باخچەی بەناوە بکرێت لەو بارەوە هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادەکردین با بێکۆ بینەری بین. شکسبیری شاعیر و شانۆنووسی گەورەی جیهانی دەڵێت مرۆڤەکان هەمویان ئەکتەرن هەر کەسە و ڕۆڵی خۆی دەگێڕێت. زۆرن ئەو مرۆڤانەی دەبنە سەرچاوی ئاسوودەیی و ئارامی بۆ کۆمەڵگە و بەرهەمی ژیانی ئەوان دەیان و سەدانی تر دەباتە لووتکە. مامۆستا پەیمان عەلی بەڕێوەبەری ئامادەیی شیرینی کچان لە ماوەی 38 ساڵ خزمەتکردنی پرۆسەی پەروەردە و پێگەیاندنی دەیاننەوەی کچانی شاری سلێمانی بەڕێزەوە بەرەو خانە نشین بوون بەڕێ دەکرێت. بەسەرکردنەوەی کەسانێک کە یانەوێ دوای خزمەتی مامۆستایەتی و بواری پەروەردە بەجێمان ئەهێڵ خانە نشینە بن زۆرن، بەڵام گرنگ ئەوەیە ئەو کەسایەتیانە خۆیان بە شێوازێک دروست بکەن کە هەستکا پەروەردە کلێنێک دروستەکات ڕەنگە سپڕکردنەوەی زەحمەت بێ کە ئەمە بەداخەوە ئەیڵێم لە ئێستادا لەم حاڵەتانە کەمن زۆر بەداخەوە پەیمانێکەکە لەو کادرە پەروەردەیە بەتوانە و بەیمکانەتانی کە بەڕاستی شوێنی بە زەحمەت ڕەنگە پڕ بێتەوانێ چ لە ڕووی کەسایەتی خۆی چ لە ڕوو شارەزایی لە بواری کارگێڕی و پەروەردەییدا و چ لە خزمەتکردنی ئەم شارە بە خۆی گشتیش کە خۆی کەسێکی شێوە کار و باوەڕی هونەرمەندیشە. جارە ئەمڕۆ ئێمە بەشداری نەوە ڕاستمی خانەنشینبوونی کەسایەتێکی دیار و بەرچاوی شاری سلێمانی کە لە ماوەی ڕابردووی خزمەتێکی بەرچاوی بە خوێندکار و بە مامۆستایانی ئەم سنوورە کردووە بە تایبەت وەکو سمبولێکی شاری سلێمانی کە لە ناوەندێکی ئەکادیمی زۆر باش خزمەتی کردووە کۆمەڵێ خوێندکاری باشی بۆ ئەم شارە و بۆ ئەم نیشتیمانە بەرهەمێناوە. دیارە ئێمە خۆشحاڵین بە پێزانین و ڕێزگرتن و کەسایەتیانەی کە لە ماوەی خزمەتیانە لە ژیانیانە پێزانینیان بۆ ئەکرێت و سوپاسیان ئەکرێت.
ئەگەر پرسیارەکە ئەوە بێت تا چەند گرنگە ڕێز لە مرۆڤە بە خزمەتەکان لە ژیانیاندا بگیرێت پێش ئەوەی ژیان بەجێ بهێڵم و پارک و گۆڕەپانەکانیان بەناوەوە لێ بنرێت. وەڵامی پرسیارەکە بەڕای پەروەردەکاران بەم جۆرەیە. ئەم ڕێزلێنانانش زەرورە پەروەردە و هەموو دەوروبەر پێی بزانێت چونکە بەڕاستی ئەم کەسایەتیانە جارێککە دووبارە نابێتەوە. لەبەرەوە زۆر زەرورە هەمومان درک بەوە بکەین کە ئیتر ئەبێ ڕێزلێنان بکەین هەتا لە تەمەنا ماوە دەستخۆشی لێ بکرێ بۆ ئەوەی کە ئەو کەسەش زیاتر هەم بدرێ ڕاستە خانە نشین بووە بەڵام لەوانەیە لەمە دواش ئیشیکەی پێ بسپێرێ بتوانێت لە زۆر بوارە قسە و گفتوگۆی هەبێت چکە بەڕاستی ئەزمونێکی وای هەیە کە بتوانێت لە زۆر شتا بەشدار ببێ. بە خۆشحاڵی و بە شانازیەکی زۆرەوە خوێندکاری سپەیمان و قوتابخانەی قوتابخانە مەکتەبی شیرین بووم. تەمان ئەمە جێگەی شانازیە بۆ خۆم تا ئێستا ئەو بناغەیە کە هەمە لێرەوە دیارە وا ئەزانم کە سەرچاوی گرتووە کە ماڵی دووەم و پەروەردەکاری دووەم بە سپەیمان ئەزانم وەکو دایک لە ڕاستیە. طبعاً هەستەکە دوولایەنەیە لە ڕاستیە لەلایەکەوە من دڵخۆشم بەوەی کە هەموو ئەو قۆناغانەی سپەیمان بە فیڕۆنە ڕۆشتووە ئەبینی کە جێگە پەنجەیەکی زۆری لەسەر خودی سلکی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە بەجێهێشتووە دەیان و سەدان و هەزاران خوێندکاری پێگەیاندووە. ئەمە طبعاً ئەمە سەرمایەکی زۆر گەورەیە بۆ سپەیمان و بۆ ئێمەش جێگە بۆ کۆمەڵگەش بەگشتی جێگەی شانازیە. مامۆستا پەیمان بەدەر لە 38 ساڵ کاری مامۆسایەتی و بەڕێوەبرێتی وەک هونەرمەند لە بواری پەروەردەدا خزمەتی کردووە. مامۆستا خالد سەرکار بەم جۆرە باس دەکات. پەیمان خان هونەرمەند بوو لە لای من بوو لە تیپی مۆسیقای ئامادەی سلیمانی چەند ساڵەکانی 75 76 77 78 تاکە ئافرەت کە لەو سەردەمانە توانن بێنە سەر شانۆ و کاری هونەری پێشکەش بکەن چ لە ناو شاری سلێمانی چ لە ناو بەغا بەڕاستی جێی شانازیە و زۆر بیۆر بوون زۆر ئازا بوون. ئەو یادی ئەو ساڵانە ئەکەمەوە هیوای سەرفرازی بۆ ئەخوازم. من هەستەکەم کارێکم کردووە ئەو کەسانە پێیان زانیەوە لە بواری پەروەردەیە تا ڕادەیەکی باش خزمەتێکم کردو بە هاوکاری ئازیزان و خۆشەویستان و ستافی خوێندنگا و پەروەردە و وەزارەت. بۆیە هەست بە دڵخۆشیەک ئەەکەم لە ئێستاە کە بەجێ ئەهێڵم ئەم خوێندنگا ئەی خەمە دەستی کەسانێکی دڵسۆزی پەروەردە. هیوادارم هەمیشە ئەم دۆست و کەسانە ئاوا پێکەوە بینی و لە شادی کۆمان بکەنەوە. بەڕاستی کارێکی زۆر زۆر گرنگە تا لە ژیانە بمێنی بزانیت ئایا تۆ لە چه ئاستێکا بووی ئەگەر باش بووی و یاخود خراپ بووی. کەسەکانی دەوروبەری هەڵە سەنگێنێن. من کاتێک ئەمەیەت کەسەکانی دەوروبەرم پێم بڵێن باش بووی و یاخود خراپ بووی بۆی خۆم باشتر کەم. ئەگەر خراپ بووم باشتر کەم ئەگەر باشیش بووم باشتر بم. ئێمە ئەبینین یاریزانەکان هونەرمەندەکان کەسانی تری کە لە بوارەکانی ئەکتەرن کار ئەکەن ماوەیەکی کەمیش ئەگەر هاتو خزمەتیان کردبێ وەکو ئەستێرێکی گەشاون لە بوارەکانی خۆیانە. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاوا بزانم ئەوانەی پەروەردکار بوون زۆر ناویان نەهاتووە تەنها لە کاتێکا ناویانیت کە کۆچی دوایی ئەکەن ئەوەش ئەگەر باخچێ و یاخود قوتابخانەیە و یاخود سوچێکی شوێنێکی بەناوە ناو بدرێ بەڵام پاش ماوەیەک ئەوەش ئەگۆڕێ ئەبێ بە ناوێکی کەوە. ئەوەی گرنگە بوترێت پەروەردە واتە پێگەیاندنی تاکی تەندروست و ئاراستەکردنی کۆمەڵگا بەرەو داهێنان و پێشکەوتن. هەر بۆیە ڕێزگرتن لە کادی لە پەروەردەیەکان ڕێزگرتنە لە شکۆی پەروەردە و خەمخۆریە بۆ ئایندەی گەل و نەتەوە. ساڵانە لە مانگی 3 هەتا مانگی 6 قەدەغەی ڕاوماسی ڕادەگەیەندرێت. بۆ ئەم ساڵیش لە 5 هەتا 15 قەدەغەی ڕاوماسی ڕاگەیەندرا بوو. بەڵام لە 15ەوە ڕاوماسی ئاساییکرایەوە ئەتوانن ئەو کەسانەی کە ڕاوماسی دەکەن بچن ڕاوماسیکەم. بەڵام لە هەموو کات و لە هەموو ساتێکدا ڕاوکردن بە زەهر یا بڵێ بە ژەهر و بە کارەبا و بە تەقەمەنی لە هەموو کات و ساتێکدا قەدەغەیە کە ئەمە نایاساییە تووشی سزادان یاخود لێپرسینەوە دەبن.
هاوکارمان حەیدەر ئەحمەد لەو بارەیەوە لە گەرمیان بابەتێکی بۆ ئامادە کردوین تایبەت بە ڕاوی نایاسایی بابەیەک و بینەری بینەوە گەڕێنەوە وڵاتان. سڵاوتان لێ بێم کاتان باش. ئێمە لە بەنداوی باوەشە سوارین لێرە ماوەی 3 مانگە قەدەغەکردنی ڕاوەماسی هەم لە بەنداوی باوەشە سوار هەم لە بەنداوی ئاوسپێکەت و بەنداوی گەورن لە سنووری گەرمیان و لە 15 شەشی هەموو ساڵێکەوە ڕاوەماسی دەکرێتەوە بە شێوەیەکی یاسایی. من بۆ زیاتر قسەکردن لەسەر بابەتی ڕاوەماسی و ڕۆڵی پۆلیسی دارستان لە پاراستنی سامانی ماسی و ئاسکەکانی سنووری گەرمیان دەمەوێت لەگەڵ زۆر بەڕێز مقدەم قازی قسە بکەم بەڕێوەبەری پۆلیسی دارستانی کفری کا قازی سپاس بۆ دەرفەتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باس لۆ بکەی لەکەیوە ڕاوەماسی قەدەغەکرێ و لەکەیوە دەسی پێ کردو بە چی شێوازێکیش ڕێگە پێدراوە. وەکو جەنابتان ئاگادارن بۆ ماوەی 3 مانگ هەموو ساڵێک ڕاوی ماسی قەدەغە دەکرێت بە مەبەستی گەرادانانی ماسی. ئەو یاسایش تەنها ڕێگە بە تۆڕ و بە قولاب دەدات چونکە جۆرەها ڕاوی ماسی دەکرێت بە تەقەمەنی بەکارەبا ئەوانە خۆی بۆ خۆی قەدەغەیە. خۆشببختانە بەنداوی کفریەکێکە لەو بەنداوانەی کە سوودێکی زۆری هەیە بۆ قەزای کفری هەم لە ڕووی ئاودێری و هەم لە ڕووی ماسیوە چونکە ئەم شارەی ئێمە کۆمەڵێ لەو ڕاوچیانە ڕۆژانە دێنە ئەیرە و کەسابەتیان لەسەر ئەم بەنداوەتانی. تا چەند ڕاوچەکان هاوکاری ئێوە یعنی چێ لە 3 مانگی ڕابردوودا قەدەغە بووە تا چەند ئەوانەی کە ڕاوە ماسیەکە یاخود بژێوی ژیانیان لەسەرەوەیە هاوکاری پۆلیسی دارستان بوون. ئێمە ئەوانەی کە ڕاوە ماسی دەکەن ناوەکانیان لامانە پەنجەمۆریان لامانە یعنی ئەو 3 مانگی کە ڕاوی ماسی قەدەغە دەکرێت ئەوان بە هیچ شێوەیەک نەتۆر نەقولاب بەکار نایەنن لەبەر ئەوەی زیاتر سوودی بۆ ئەوانە هەیە چونکە ئەوان زیاتر لەسەر بەنداوەکەن و ئیسفادە لە ماسی ئەو بەنداوە ئەکەن. ئەم بەنداوە جەنابتان ئاگادارن بۆ ماوەی چەند ساڵێکە پەنجە ماسی تێنەکراوە ئەگەر بێت و پەنجە ماسی بکرێتە بەنداوی کفریەوە ئەو ماسیانە زیاتر دەبن هەم خەڵک ئیسفادەی لێ ئەکات هەم ماسیەکانیش بۆ فترەیەکی زۆر دەمێن. قازی ئەمە بابەتێکی باش گرنگ باس بکەم لێرە ئێوە پۆلیسی دارستان لە بەنداوی باوەشە سوار لە بەنداوی ئاوسپی هەیە تا چەند کارەستە و پێداویستی و بەلەم و غەواز بۆیەوە دابین کراوە ئەگەر حاڵەتێکی خنکان بێ یاخود ڕاوەماسی بێ تا چەند و کەرەستانە بۆیەوە دابین کراوە. جەنابتان وەکو گەلی کوردستان پێشەنگن لە کارەکان ئێمە ینی زۆربەی کات لە دەرچوونەکانمانە لە ئیشەکانمانە لەگەڵمانە بوونە بەنداوی ئاوەسپی و بەنداوی کفری ئێمە هیچ کەرەسەیەکمان نییە بۆ نمونە پۆلیسەکان بەکاری بێنن وەکو بەلەم غەواز بۆیە لە ڕێی کەناڵە بە ڕێزەکەتانەوە داوا ئەەکەم بەلەمێک دابین بکەن لەبەر ئەوەی کارەکانمان باشتر ڕاپەڕێنی. قازی هەر دەمێنمەوە لەسەر جینگە و سروشت باسمان لە ئاس کردو ئەم ناوچەیە کە بە ناوچەیەکی دەوڵەمەندە تا چەند ئەم بەنداوانە سوودی هەبووە بۆ ئاسک و ئاژەڵەکێوەکان. بە تەئکید ناوچەی گەرمیان یەکێکە لەو ناوچانەی کە ینی لەوەتی گەرمیان بووە ئاسکی بووە گەرمیان و ئاسک تێکەڵن دوانەیەکی لە یەکدانە بڕاون. ئێمە سنوورەکەمان بەشی پۆلیسی دارستانی کفری پێکاتوە لە 4 بن کە لە هەر 4 ناحیەکەی سەر بە قەزای کفریە هەموو سنوورەکان ئاسکی تایە مەفرەزەکانمانیش بە بەردەوام بێگوێدانە ماندووبوون و هیلاکەت ئەرکەکانیان زۆر بە باشی جێبەجێکن. تا چەند پۆلیسی دارستان خەڵکی گردووە خەڵکی سزا داوە دەستی بەسەر کەرەستە و پێداویستیا گرۆ ڕوبڕی دادگا کردووە. ئێستا ئێمە لە مانگی ناوڕاستی مانگی شەشین تا چەند لەم 6 مانگی ڕابردووە یاخود لە ساڵی ڕابردووە خەڵک گیراوە لەسەر ڕاوماسی و یاخود لە ڕاوکردنی ڕاو ئاسک بێ. خۆشببختانە ڕاوی ماسی ئەو برادرانەی کە لەسەر ئەم بەنداوە ڕاو دەکەن زۆر بە باشی هاوکارمان بوونە و هیچ سەرپێچیەکیان تۆمار نەکردو ئێمە بیانگرین بە نسبەت ئاسک و جۆرەکانی باڵندە ئێمە چەندین کەسمان کردو و ڕوبەڕووی دادگامان کردو. قازی من نامە زۆر لە کات بکرم بەڵام دواپەیامەت وەکو پاراستنی ژینگە و سروشتی ئەم ناوچەیە بتەوێت لە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بکەی هەم لە ڕاوچەکان بکەی پەیامەت چیە فەرمو. من لێرەوە داوا ناکەم لە ڕاوچیەکان لەبەر ئەوەی ڕاو خۆی بۆ خۆی یاسای هەیە و قەدەغەیە تەنها داواکاری من لە لایەنی پەیوەندیدار ئەوەیە بۆ بەنداوی باوەشوا سوار کۆمەڵێک پەنجە ماسی تێبکرێەوە بە سوپاسەوە قایمقامی قەزای کفریش ئەو عەدەی داوە پێمان کە کۆمەڵێ پەنجە ماسی بخەینە بەنداوەگەی کفریمان نەکردا هاوکار دارستان بیمانە ئەم ماسیە گەراف ڕادا ئەگەر ئەم ماسیە بگرین ئەو ماسیە 20,000 گەراف ڕادا 25,000 گەراف ڕادا ئەم 25,000 گونا حماسیەکەت کرد 25,000 ماسیە کوژیت و ئەتر ماسیە بژێژ یان ماسیە ماگونیمە
ئەوەی ساکری هاتوو ڕاوماسی وەمە ئەژێم 11 نەفەر وەمە ئەژێ وە ماسی ئەژێم تامی دەرەجەیەکە ئاوەکەی شۆرە ماسیە خۆشە ماسیە چاکە ماسی هادیە ئەم بەحرە 100 کیلو ئەرە بەخوا بەس نایەلین خەڵک ماسیە گەورەکە بگرێت هەرکێش ئەم لاولا بێت بەخوا تۆڕەکەی دەرەکەین بەس بۆ فەقیر و فقرای کفری پێژێن و تاوە هەر ڕاوەقلا و تۆڕ ئەوەی تێنتی بتەقێنێ دینە دەسوە ئەوەی دەرمانی لێدای نەدەسوە بۆی نییە هەر بەرەو ڕووی پێژم منم توم دادە دەسوە ئەمە نییە لە ژێرەوە دزی و بیدێنە دەسویان وەڵا ئەو شماڵیان ئاوا بێ ماسیشی زۆر هاتیە لە خۆ تیشیکان هەر ماڵتان ئاوا بێتیکە من پێژێم هەر وەما بەیانیانەژم خوا پشت بە تو 20,000 دەرەکەم ئێتر لەبانەوە بەردەدانم ڕۆژانەی خۆم هات دەرەچیە لە خوای گەورەوە زیاد بەڵێ ئەوەی هەیە وەرزی ڕاوەماسی کراوەتەوە پۆلیسی دارستان چاودێریکی وردی بەنداوەکانی سنووری گەرمیان دەکرد لە هەمان کاتیشدا داواکارن کە کەرەستە و پێداویستی و کەم و کورتەکانیان دابین بکرێت بۆ ئێمە بتوان بە شێوەیەکی باشترەکانی خوان جێبەجێ بکەن ئەمە کۆی زانیارەکان بوو ئەگەڕێمە لای ئێوە. سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد بۆ ئامادەکردنی ئەو بابەتە ئەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ من لە دیارترین ناونیشانەکان بۆ ئێوە دەخوێنمەوە. لە لاپەڕێکی کوردستانی نوێدا هاتووە هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان لە دیارترین ناونیشانی کوردستانی نوێیە. زیاتر لە 36 ملیۆن منداڵ لە جیهاندا ئاوارە بوون. لە لاپەڕەدوودا چەند بابەتێک لە خۆ دەگرێ بایدن سەردانی ئەڵمانیا و ئیسپانیا دەکات لە ئامادەکردنی دیاری سابیر لەلایەکی ترەوە کردنەوەی هۆڵێک و خولێک بە ناوی شەید ئاشتیەوە لەلایەکی ترەوە مێژووی هاوچەرخی جیهانی عەرەبی لە ساڵۆنی کوردستانی نوێ لە بەشێکی تری لاپەڕەدووی کوردستانی نوێدا هاتووە دابشکردنی کتێبی لە توڵەی توولەوە بۆ ناوزانگ چیرۆکی دامەزراندنی یەکێتی کە لە هەولێرەوە ڕەوەست نەوزاد ئامادەی کردووە. لە لاپەڕەسێدا ئەمیش چەند بابەتێک لە خۆ دەگرێت دامەزراوەی فیلم پاڵپشتی دارایی بەسەر 25 بیرۆکە و پرۆژەدا دابش کرد. لەلایەکی ترەوە بە هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان و تاوان کەم دەکاتەوە ڕۆڵی قوبەت تاڵەبانی بەرز دەنرخێنرێت لە پێشکەشکردنی سەرنج و پێشنیارەکانی و بە دەنگەوە چوونی ئەو پرسە گرنگەدا. لە لاپەڕە چواری کوردستانی نوێدا ئەمیش بە هەمان شێوە چەند بابەتێک لە خۆ دەگرێت کۆمەڵگەی پیشەسازی دروست دەکرێت ئەم بابەتە ئامادەکردنی یادگار عەلیە لەلایەکی ترەوە کۆنفرانسێک بۆ ئاڵنگاریەکانی کشت و کاڵ لەبارەی ئاسایشی خۆراکەوە هۆشداری بە هەرێم و عێراق دەدرێت. دەرگای بازرگانی لەگەڵ هەرێم کرایەوە. لە لاپەڕە پێنجدا بازار و ترافیک لایتەکان پڕن لە منداڵی ئیشکەر کەمەش بابەتێکە درێژەی هەیە ڕەوەست نەوزاد لە هەولێرەوە ئامادەی کردووە لەلایەکی ترەوە ژن کوشتن بوەستێنن کەنار قاسم نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە شەشدا هاتووە کورد و بەرەنگاری لە قۆناغ و سەردەمێکی جیاوازدا عەدالەت عەبدوڵڵا نووسیوێتی و لە لاپەڕە شەشی کوردستانی نوێ تایبەت بە سیاسەتە بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە حەوتدا گەندەڵکاری سیاسی و نایاسایی ئێمە لە قەیرانی ئابووریدای نەبوونی شەفافیت لە دیارنەمانی بڕی زۆری پارە وەک ئەوەی جارجار باسی دەکەن دەبێتە هۆی زیاتر قوڵبوونەوەی گەندەڵی و خۆشکردنی زەمینە بۆ دزینی سامانی دەوڵەت. لەلایەکی ترەوە هەواڵێک و کۆمنتێک کەمە بابەتێکە بارزان شێخ عوسمان نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لاپەڕە هەشت چەند بڵاوکراوە ئاگاداریەک لە خۆ دەگرێت لە لاپەڕەنۆدا کە چەند بابەتێکی وەرزشی تیادا بڵاو کراوەتەوە. بارسلۆنا هەنگاوێکی گەورەی بڕی لە ئامادەکردنی ئارۆ سەنگەر لەلایەکی ترەوە نادال بەشداری ویمبلدۆن دەکات. لاپەڕە دەش بە هەمان شێوە چەند بابەتێک و بڵاوکراوە و ئاگاداریە. لاپەڕە 11 تایبەتە بە کللتور دیموکراسی و چەپ گەلان و ڕاستان لە ئامادەکردنی کام و حەوێزی دەنگی کورد وەک یەکەمین ڕۆژنامەی ڕۆژانە. لە کۆتا لاپەڕی کوردستانی نوێدا کە 2-3 بابەت لە خۆ دەگرێت پەشمەک گەشتەکانم بۆ ئەمریکا لە نووسینی ڤینۆس فایق لەلایەکترەوە کتێبخانەکەی محەممەدی کوڕی ڕاشد لە ئیمارات بە ژمارە
چەند بابەتێکی هوەریشی تیادا بڵاو کراوەتەوە بە گۆرانیەکی نوێوە دەگەڕێتەوە لە لایەکی ترەوە ترێلەری فلیمەکە بڵاو دەکرێتوانێت کە دەتوانن خوێنەری بن بۆی کە بزانن وردەکاری ئەو بابەتە هوەری و تەنانەت سیاسی و وەرزشیەکانیش چین هەمووی بڵاو کراوەتەوە. کوردستانی نوێ ئەلبەت پاشکۆی هەیە، پاشکۆی ئەم جارەی کەشتی نوح کە چەند بابەتێک لە خۆ دەگرێ. داندۆک خواردنێکی بەچێژی کوردەواریە، هاوژین عەبدولواحید نووسیوێتی و لە کوردستانی نوێدا و لە بەشی پاشکۆدا بڵاو کراوەتەوە کە باز لە چۆنیەتی دروستکردنی خواردنی داندۆک دەکات. لە لاپەڕەدوودا نوێترین دۆزینەوە زانستیەکانی گەردوون کەمەش بابەتێکە تاراخ شێخ عوسمان نووسیوێتی لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. توور دەرمانە، ئەمەش بابەتێکە کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. درێژترین پردی پیادە بە وێنەش تێدا بڵاو کراوەتەوە. کاریگەری سایکۆلۆژی ڕەنگەکان کە زۆربەی ڕەنگەکانی تیادا باس کراوە، ڕەنگی ڕەش، شین، سپی، سەوز، ڕەنگی سوور، زۆربەی ڕەنگەکانی تیادا بڵاو کراوەتەوە. خوێنەری بن و بزانن کە کاریگەریەکانی چییە لەسەر مرۆڤ، چۆن ژینگەکەمان بپارێزین کە ئەمەش بابەتێکە لە پاشکۆی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. ئەمە تەواوی ئەو بابەتانە یاخود لە دیارکردنی ئەو ناونیشانانە بوو کە لە کوردستانی نوێدا هاتوون بۆ ئێوە بخوێنەوە. ئێوەش دەتوانن کوردستانی نوێ بخوێن و خوێنەری بەردەوام بن، هەواڵ و زانیاری زۆر باشی تیا لەسەر جەم لە بوارەکاندا. تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم. هەتا سبێنێ و لا پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش ئاسوودە بن، خواتان لەگەڵ.